باوی خطا کن بخشی همون ویژه رادیو دنگی گل دنگی توی هاواتیا لرکوی سرمانن سلاوتانه به همکاتتان باش پارزان برمتی و کارانم حالا کنم روز سشما 16 نیسان 2024 تن پیشکشکن وی سرمان بن. طوری پشتیوانی دولتی کلانو توی کساتی دمزرا پگده نامه کراسی آلان میچل سروکی CPT کردو تعداد دعوای کرده دست بجه شانده کروانی امرالی بکره. طوری پشتیوانی دولتی که کمپینی آزادی با عبدالله اوجلان چهار سری سیاسی بودوزی کرد دست بکرد نامه کی سروکی CPT دکتر آلان میچل نوسیوا طوری پشتیوانی دولتی جاری کی دیگه و دخیل ببرهناتو کل امرالی لعراده و بانگوازی ل CPT دکا حالکانی بخاطر او کاد لگلو چالاکی لشاری استراسبورگ کی فرانسا دست بکرد نامه با سروکی کمیته رگری لشکنجه سرب انجمن اروپا CPT دکتر آلان میچل نراو کنو توی کساتی دمزراوا که پشتیوانی کمپینی دولتی آزادی با عبدالله اوجلان کردن نامه کن واجو کرد تیدا مجان به گوشگیری لجیره بر عبدالله اوجلان کرد. لنامه که در انگاندو کلمه 36 مان گرابردو ده حال درا که امرالی بکره به تابوتک ربر عبدالله اوجلان استتبانی 75 سال 25 سال لنام گوشگیری که دجوار ده 3 سال شهید زنی رگل بری سلامتی تندرستی و بدزنهن ره هر وی دعوا کردن لCPT کاولکام خانگر. لنامه که دبا بیرن راوتو که CPT او مافیه سردانی همو زندانکانی ترکیه بکا مداوی لکراو لچارچوی خالی سیمی پیمانی انجمن اروپا شان دکروانی امرالی بکا. هلا نامه که در دعوا کراو CPT سردا شان دکروانی امرالی بکا و دواتری شاولکام خاطگر که پارێزەر و بنەماڵی ڕێبەر وجلان بتوانن دیداری لەگەڵ ئەنجام بدەن. لە کۆتایی نامەکە داهاتووە هەنگاوێکی لەو جۆرە بۆ سنگاندنی پرسی مافانوکەیەکانی مرۆڤ کە دەبێتە یارمەتیدەر بۆ ملیۆنان کورد و لە بابەتی دۆزینەوەی چارەسەرێکی ئاشتیانەی نوێ ڕۆحی ڕێکەوتن و لێک تێگەیشتن نەدەکاتەوە. با هەڵگرتنی گۆشەگیری سەر ڕێبەر عەبدوڵڵا اوجلان و مسۆگەرکردنی ئازادی جەستەیی کوردان و دۆستەکانی لە بەردەم کۆنسیڵ ئەوروپاش لە ستراسبۆرگ دوێنێ کۆبوونەوە داواکرا کە CPT بچێتە ئیمرالی. هاوسەرۆکی مەجلیسی گەلی ستراسبۆرگ فکرت چەلیک ڕایگەیاند کاتێک باس دێتە سەر ڕێبەر عەبدوڵڵا اوجلان کورد دەرگای یاسادا دەخا ئیتر کاتی ئازادی جەستی ڕێبەر ئاپۆیە. هاوسەرۆکی یاخود هاوسەرۆکایەتی کە جۆدەکە زوبێدە زۆمرۆت گوتی هەتا ئازادی جەستی ڕێبەر ئاپۆ مسۆگەر دەکەین تێدەکۆشین و هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ کە دەی تشرین یەکەم دەستی پێکردووە گەیشتۆتە قۆناغێکی گرنگ پێویستە تێکۆشانە دیواری ئیمرالی بشکێنێ کە گەلی کوردیش گۆشەگیری قبوڵ ناکە. هاوسەرۆکی کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکەش زێنەب موراد ڕایگەیاند تا شکاندنی گۆشەگیری ئیمرالی دەست لە تێکۆشان هەڵناگرین. ئەندامانی پەرلەمانی ئەوروپا و ئەندامانی سەربەخۆی پەرلەمانی ئێرلەندا تۆماس پرینگل ڕایگەاندووە سەربەرزێکە لە ناوگەلی کووردا ئەوان بۆ ئازادی ڕێبەر عەبدوڵڵا اوجلان تێدەکۆشن و دەڵێن نزیکایەتی دەوڵەتی تورک بەرامبەر بە زیندانیانی سیاسی و عەبدوڵڵا اوجلان ترسی دەوڵەتی تورک نیشان دەدا. پرینگل وتەکانی بە دروشمی بژی سەرۆک ئاپۆ گوتەوە. زیندانیانی سیاسی ئاسایشی باڵای ژمارەیەکی دملووی ئەرزڕۆمیش لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ پارێزەرەکانیدا ڕایانگەاندووە تێکۆشان کە لە ناو دەرەوەدا تا دەی گەورەتر دەبێت گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆش دەشکەنرێ. زیندانانی سیاسی لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ عەبدوڵڵا اوجلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد لە 27 تشرین یەکەمی 2023 دا لە چالاکیەکدان چالاکی مانگرتن لە خواردنی بەنۆران لە 4 نیسان وەرچەرخاندە قۆناغێکی نوێوە و لەم قۆناغە نوێدا زیندانیان بڕیاریاندا و بە بایکۆتکردنی دادگاکان و چاوپێکەوتن و تەلەفۆنکردنیان لەگەڵ بنەماڵەکانان هەڵپەساردووە. زیندانیان لە زیندانی ئاسایشی باڵای ژمارەیەکی دملووی ئەرزڕۆم لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ پارێزەرەکانی جەژنیان لەو بنەماڵانەی لە چالاکیە گریدات پەروەریدان ڕێبەر اوجلان پیرۆز کردووە. زیندانیان لە ڕێگەی جەژنە پیرۆزەوە ئەم پەیامیان ناردووە سڵاو لە هێزی تێکۆشان دەکەین و جەژنە پیرۆزە لە ڕێبەر ئاپۆ هەموو کەسێکە لە گۆڕەپانی تێکۆشانی ژیاندا دەکەین ئەو تێکۆشانی کە بنەماڵە و دایکانمان بەڕێوەی دەبێن هێز و مۆراڵ دەبەخشێتە ئێمە و سڵاویشان لە تێکۆشانی شکۆی بنەماڵەکان کردووە تێکۆشانی گەوریان لە ناو دەرەوە کە تا دەی گەورەتر دەبێت و گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ هەڵدەگیرێ و سڵاویشان لە تەواوی گەل کردووە.
ابو بکر الادنی اندامی خلی پنجمی پارلمانی هرمی کوردستان دڵێ دەوڵەتی تورک 100 ساڵە بژاردەی سەربازی لە دژی گەلی کورتاقی دەکات و نەیتوانێت کۆتایی بە کورد بێنرێت. دژی هەموو ئەزمونێکی کوردیە و بەردەوام هەوڵی لە ناوبردنی دەدا. ئەو دەڵێ نابێت هێزە کوردەکان شەڕی کورد کوژی بکەن چونکە قازانجەکەی تەنها بۆ داگیرکەرانی کوردستانە. زۆربوونی هێرشەکان و ئۆپەراسیەکانەکانی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان پەیوەندی بە دوو خاڵەوە هەیە. خاڵی یەکەم استراتیژی نەگۆڕی دەوڵەتی تورک کە دژی هەموو ئەزمونێکی کوردی و تەجروبەیەکی کوردیە لە هەر شوێنێکی دنیا هەبێ و لە هەر پارچێکی کوردستانیشدا هەبێ. ئەوە استراتیژێکی نەگۆڕە لای دەوڵەتی تورک کە هەوڵی لە ناوبردنی ئەو ئەزمونەدا. خاڵی دووەم بەشێکی زیادکردنی ئەم ئۆپەراسیۆنانە ئەوەیە کە بۆ دوورخستنەوە و هەناردەکردنی کێشەکانی ناوخۆی تورکیایە بە تایبەتی کە ئێستا حکوومەتی ئاک پارتی لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی ئابووری لە تەنگژەیەکی گەورەدایە و باشترین دەرەنجامیش لەم میانەدا کە پێی بگەین شکستی ئاک پارتی بوو کە لە پارتی یەکەمەوە لە هەڵبژاردنەکانی شارەوانیەکان بوو بە پارتی دووەم و دەنگدەرێکی زۆری لێبووەتەوە. بۆیە بەردەوام پێویستی بەوەیە کە کێشەکانی خۆی هەناردەی دەرەوەکە و خۆی وا لە قەڵەم باکە ئەو پارێزەری بەرژەوەندەکانی گەلی تورکیایە. بەڕای من پێوەندی بۆ دوو خاڵەوە هەیە. کۆشکی سپی لە ڕاگەیەندراوێکدا باسی لەوە کردووە کە کۆبوونەوەی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەرۆکوەزیرانی عێراقی ئاشکرا کردو و دەڵێ ئەبارەت بارەمی کوردستان بایدن باسی موچە و هەڵبژاردنەکانی کردو. وەک لە ڕاگەیەنراوەکەی کۆشکی سپیدا کە بەرەبەیانی ئەمڕۆ بڵاوکراوەتەوە، جۆ بایدن سەرۆکوەزیرانی عێراق واتە محەممەد شاه سوودانی کە کۆبوونەوە ڕوانینی خوان لەبارەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەشێکی سەرەکی سەقامگیری و گەشانەوەی عێراق خستۆتە ڕوو. ڕۆژی شەممە 13 ئەمانگە محەممەد شاه سوودانی بە سەردانێکی فەرمی بەرەو واشنگتن بەڕێکەوت و دوێنێش لە کۆشکی سپی لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کۆبووە. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە کۆبوونەوە کە دەستخۆشی لەوڵەکانی سەرۆکوەزیرانی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان کردو بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی درێژخایەن بۆ چارەسەرکردنی ئەو ئەسەنگە درێژخایەنانەی کە لە ناویاندا ڕێکەوتنی و دوایانە بۆ پێدانی دوو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا هەبوون. دوو موچە و ڕێکەوتنەکەی لە کۆشکی سپی باسییان کراوە ئەوە کە ئەم مانگە دوو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ئەنجامی ڕێکەوتنی بەختا و هەولێر دابەشکراوە بە گوێرەی ئەو زانیاریانەی کە دەست میدیاکان کەوتون باسەوە کراوە. ئەندامێکی و شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەختیان کردبوو لە مۆدا بەختا مانگانە پارەی تای موچە دەنێرێ وەکو مانگەکانی پێشوونابێ کە هەرێمی کوردستان ناچار بێ بەدایەتی نێوخۆی کورتێنانی موچە پڕ بکاتەوە. سەرۆکی ئەمریکا لەبارەی موچە خۆرانی هەرێمی کوردستانی شەوەک لە ڕاگەیەنراوەکە داتووە هەڵوێسی بەم شێوەیە هاندەرە بۆ ئەوەی ئەو هەوڵانە بەردەوام بن. سەبارەت بەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیش بایدن پشتیوانی خۆی دووپات کردوێتەوە بۆ بەهێزکردنی دیموکراسی لە عێراق لە ناویاندا بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی ئازاد دادپەروەر و شەفافانە لە هەرێمی کوردستانی عێراقدا. ڕۆژی 10 حوزەیران بۆ هەڵبژاردنەکە دیاری کراوە. هەڵبژاردنەکە بێ 11 کورسەکەی کۆتای پێکاتەکان ئەنجام دەدرێن. تورکمان، کریستیان، ئەرمەن دەبێت کە 21 شوبات دادگای باڵای فیدرالی عێراق بڕیاریدا کە کورسی کۆتاکان نەمێنێت. ئەگەڵتان بەردەوام دەبین قوات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی کاربڕێکەری هەرێمیش جەخت لەوە دەکاتەوە کوەیەکێتیش ڕێکەوتنێکیان لە گەڵ پارتی نەکردەوە بۆ دواخستنی هەڵبژاردن لە کاتی خۆی هەڵبژاردن ئەنجام دەدەن. قوات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی کاربڕێکەری هەرێم لەگەڵ ئیدارەی گەرمیان کۆبوونەوە و بەرپرسانی ئیدارەی گەرمیانی ڕاستپاردۆ ڕێوشێنی پێویست بەگرنەبەر و ئاسانکاری زیاتر لە جێبەجێکردنی کاروباری هاوڵاتیان و خزمەتکردنی باشتری دانیشتوانی دەڤەری گەرمیان. سەبارەت بە هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمیش قوات تاڵبانی ئاشکرای کردووە هەڵبژاردن دەکەن. هیچ ڕێکەوتنێکیش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دانیە دەڵێ ئەگەر سندوقم لە نێو ماڵێکی خۆمدا لە هەولێر دانابێ هەڵبژاردن ئەنجام دەکەم. بەڕێزان هێرشەداگیرکاری و هەوڵە قەرکەرەکانی دەوڵەتی تورک بۆ سەر کوردان بەردەوامە کە سوکاریان فالکراوانش دەڵێن ئەگەر وانێکمان لە ئەنفال وەربگرتایە سەداگیرکەران لە پارچەکانی دیکەی کوردستان گەلی کوردان کۆمەڵکوژ نەدەکرد بۆی دەبێ یەک ڕیز بین و کۆتای بە کۆمەڵکوژی کوردان بهێنین. ئەنفال
فێری وانەیەکمانی نەکرد دەرس و عیبرەتمان وەر نەگرت هەم وەکو کورد تاکی کورد هەموو هاونیشتمانیان کورد لە هەر چوار بەشەکەی کوردستان هەم وەکو پارتە سیاسیەکان و ڕێکخراوە سیاسیەکان هەم وەکو دامەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان و عێراقش چونکە پابەند نەبوون بە دادگای باڵای تاوانەکان ئەگەر شەڕی ناوخۆ نەبووایە تۆمەتبارانی پرسی تاوانی ئەنفال يعني عقوبەی قانونی خۆیانیان وەربگردایە کە ناوێت چۆزە بڵدانی مێژووە حکمیان وەربگرایە سەرانی بەعەس حکمی خۆیان لەسەر پرسی ئەنفال و جین وەساعید نە ئەحمەدی نەژاد لە ئێران و نە ڕەجەب تەیب ئۆردۆگان و نە بەشار ئەسەد قورعانێکی بەرزۆ نەکرد هەر لە وڵاتێک و بە ناوی سوورەتێکەوە کورد قەتڵ و عام بکەن بۆیە ئێمە نەمانتوانی وەکو دەسڵاتی هەرێمی کوردستانیان ئەو کوردانەی لە بەغا وەکو سەرۆک کۆمار و پەرلەمان و جێگری سەرۆک وەزیران یان حکومەتی عێراق ئەوانە عقوبەیەکی قانونیان وەرگن بۆیە وڵاتانی ئەقلیمی بێباکن ئەزانن تاوان ئەنجام بدەن بۆ لە بەشەکانی تری کوردستانی سەشە جاشایەتی و خیانەتەکەن و کورد بە ئیعدامەدەن ئەو کوردانە لە ئێران ئیعدامەکە خۆ بەشێکی کورد بە ئیعدامێدا بۆ ئەزانێ وەکو مستەشارەکانی کوردستان سبەی لێبوردنێک ئەوانە ینی بێ ئومێد نیان ئێمە ئومێدێکی هەیە ئێمە وەکو ڕزگاربوویەکی شاڵاوی ئەنفال کە زندانی نوگرە سەرمان و تۆپزاوە ئەو شوێنانەی هەموو کەسەکانمان ئەنفالە بۆیە ئیساکەشە لە ئێران و لە تورکیا و لە سووریا کۆمەڵکوژی وەکو کوردی ئێمە کرێ بۆیە داواکارم ئیتر ئەم کۆمەڵکوژیە کۆتایی پێبێ بەڵێ هەمووی ئینسان کوشتنە فەرقیشیە کە کوردی تورکیا بێ و کوردی ئێران بێ و کوردی سووریا بێ هەر فەرقی نییە کورد تا کوردە باجارێکی تری وەکو شاڵاوی ئەنفال ئەوانی شتیوا بەسەریانە نەیەت وڵی کورد پێویستە یەک ڕز بێ یەک بوون بێت لەبەرەوەی کورد ئەگەر یەک بوون بێت هەر چوار پارچەی کوردستان یەک بێت وەکو دەوڵەتێکی بەرەتانیا و ئەڵمانیا وەخەوەتەوە بەڵام بەداخەوە کورد ئیمڕۆ یەک ڕز نییە هەوە حیزبەکان و هەوە لایەنەکان و هەوە کوردی سووریاوە کوردی تورکیاوە گشتی جاشایەتی بۆ گەورەکانیان ئەگە جاشایەتی بۆ تورکیایان بۆ سووریایان بۆ شوێنەکانەکە ئەناوانیە کورد چین لە دەوڵەتەکانی تر نوقسانە کە کورد ملەتێکی گەورە و زۆرە لەگەڵتان بەردەوام ببین هێواری دوێنێش لە سەر مەزارەکەی مەراسمی ساڵەتی شەهیدبوونی کەمالە خڕەکرا و پەردەش لەسەر مۆنومنتی شەهید لادرا خانەوادە هۆڕەکانیشی بەڵێنی درێژخان بە خەباتی شەهید دەدەنەوە ئەمەژە بۆ دەکەن کە شەهید کەمال هێندە گەورە بوو دژمنان لەی تۆخی بوون بۆیە بۆ جۆرە شەهیدیان کرد هەروەکو ئاگادار نەمە هەشتەمین ساڵیادێتی کە شەهید کەمال بە دەستێکی ڕەش لە قەزای پێنجێن تیرۆر کرا ئێمە هەموو ساڵێک وەکو بنەماڵە بە یادێکی جیاواز و بە شتێکی شتکۆمەندانە و شایستە کە بە شەهید کەمال بێ کە هەر چەندێکی بۆ بکەین شایستەی ئەو نییە بەڵام هەوڵین هیچ نەبێکە شایستەی ئەو بێ ئەم ساڵیش ئەم مۆنومنتەمان دروست کردووە و پەردەمان لەسەر لای ئەمڕۆ لە ساڵیادەکەیە ئێمە هەمیشە و بەڵێنەمان لەسەر گۆڕەکەشی دووبارە کردوتە هەموو ساڵێکیش دووارەیەکەینەوە کە درێژە پێدەری خەباتەکەی بین وەکو کاکە کاردو ئاماژەی پێکرەگەرم شارش بکەین بە ناوی هەواڵ کەمالەوە بەڕاستی ناتوانین وەڵامی ساتێک لە تێکۆشان و لە بوێری و لە قارەمانەتی و لە ئازایەتی هەواڵ کەمال بدەینەوە هەواڵ کەمال بە هەڵوێستە نەتەوەیەکانی بە هەڵوێستە نیشتیمانیەکانی نوێنەرایەتی خەڵکی پێنجوێنی دەکرد نوێنەرایەتی خەڵکی باشووری کوردستانی دەکرد هەڵگری ذهنیەتێک بوو بەڕاستی کە دوژمنان لی تۆقی بوون و هەموو ئەو کەسانەی کە لە نزیکەوە هەواڵ کەمالیان ناسی بێ ئاگادار بوون لەوەی کە هەواڵ کەمال بێ ئاگا نەبووە لەو مەترسیانە و لەو تەهدید و هەڕەشانەی کە لەسەر بەڕێزیان هەبوو و چەندین جار ئاگادار کراوەتەوە لەسەر و هەڵوێستانەی کە پاشەکشە بکات ئەگینا ئەبێ بە مەرگی خۆی باجی ئەو هەڵوێستانەی بدا بەڵام هەواڵ کەمال هەمومان ئاگادارین کە بە هیچ جۆرێ نەک پاشەکشەی نەکرد بەڵکو بە تەحەداوە ڕوبەڕووی دوژمنان بووە ڕوبەڕووی داگیرکاران بووەوە ئەو مەبدەئی کە ئەو لە پێناویدا پێشمەرگە بوو ئەو مەبدەئی کە ئەو لە پێناویدا گەریلا بوو کە شۆڕژگەڕێکی ئەم نیشتیمانە بوو لێی پاشەکشە نەکرد ئەو دەیزانی کە تەنها هەڵوێستەکانی ئەو نمونەی هەڵوێستەکانی ئەو ئەتوانێ ئەم گەلە بەشمێنەتەی باشووری کوردستان لە نەهامەتی و لە قڕکردن و لە کۆمەڵکوژی و لە جینۆساید بپارێزێ کۆمیتەی ئیکۆلۆژی کۆنگرەی کۆمەڵی دموکراتی کوردستان ئەوروپا کە جێدەکە یەکەمین کۆبوونەوەی خۆی بەڕێوەبرد وتەبێژی کۆمیتەی ئیکۆلۆژی کە جەکەش دەڵێ دەوڵەتی تورک سروشتی کوردستانی بە بیانی و ئاسایشە و کردوتە ئامانجێرچەکانی و دارستانی کوردستانیش دەستوتێنێ فاتۆش گۆکسونگور وتەبێژی کۆمیتەی ئیکۆلۆژی کەجەکە ڕایگەیاندۆ لەم قۆناغەدا مۆدرنیتەی سەرمایهداری بە هەموو هێزی و هێرش دەکاتە سەر ئیکۆلۆژی سیستەمی سەرمایهداری گەورەترین هەڕەشەی بۆ سەر سروشت ئەو دەڵێ دەوڵەتی تورک لە کوردستان بە شێوازی زۆر گڵا و مەترسیدار سروشتی کوردستانی بە بیانی و ئاسایش
دانیشە کوردۆ کامانج وەرشەکان و دارستانەکانی کوردستان دەستێنێ و هەروە دەوێت بە دروستکردنی بەندا و سروشتی کوردستان لەناو بە. هەروە ئاکادیمیسیانی کورد نەجمەدین تورک ڕایگەاندۆ پاراستنی سروشت ئەرکێکی وڵات پارێزیە و دەڵێ بۆچی مرۆڤی کورد ئەوەندە گرنگی بە ئیکۆلۆژی دەدا، بۆچی ئیکۆلۆژیەکێکە لە سێلاقەکانی پارادیگمای ڕێبەراپۆ، چونکە لەسەر بنەمان ڕاستی دامەزراوە کە ئەم ڕاستی ئەوەیە کە هێزە داگیرکەرەکان سەرقاڵی لە ناوبردننی سەرۆت و سامانی کوردستان، کوشتن و کۆمەڵکوژی لە کوردستان سروشتیش دەگرێتەوە و لە ناوبردننی سروش شەوازێکی دیکەی کۆمەڵکوژیە. ئاماژەی بۆ کرۆ کۆمەلگای ئەوروپا لەسەر بنەمای پیشەسازی و شارستانەتی بنیادراوە کللتور سامان بەهاکانی کوردیش گرێدراوی سروشتێکێ و بەسراوە بە خاکەکەیەوە. یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یاراکە ڕایگەاندوو لە هێرشی دەوڵاتی تورک لە هەرێمی ئاسۆس وڵات پارێزێکی گەنج شەید بووە 3 ماڵی گوندەکەش ڕوخێنراوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یاراکە پایوەست بە هێرشاسوانەکانی سانزەی نیسانی دەوڵاتی تورک لە هەرێمی ئاسۆس بەنامێکی بەڵاو کردوێتەوە. لە بەیاننامەکەدا ڕایگەاندوو کە هێرشی سەرماڵەکانی گوندی گەڵاڵی هەرێمی ئاسۆسی شار واژەڕی بەفرۆکە ئەنجامداوە و ئەوەی دیاری کردووە کە لە ئەنجامی و هێرشەدا گەنجێکی وڵات پارێز محەممەد سەید کە بۆ کاروباری بنەماڵە هاتبوو گوندەکە شەید بوو 3 ماڵیش خاپور کراوە. یاراگەوەشی خستۆتە ڕوو کە لە کەسێتی گەنجی کورد محەممەد سەیدا هەموو شەیدانی ئەنفالیات دەکەن و بەتوندی هێرشەکە شەرمەزار دەکەن و جاریەکەم نەکە هێرشتێک لەسەر خەڵکی سڤیل ئاماجێ و هێرشانە چۆڵکردنی گوندەکانە، بەڵام وێڕای و هێرشانە گەلەکان بە جەختکردنەوە لە گوندەکانی خواندا دەمێنەوە. یاراکە ئاماژەی بۆ شکرە لە کۆتاییداوە کوێکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەرساغی خوان بۆ بنەماڵی گەنجی وڵات پارێز محەممەد سەید و هەموو گەلی وڵات پارێزی کوردستان دەردەبڕن. لە دوایین هەواڵیشدا سەرۆکی ناوەندی استراتیژی بۆ مافەکانی مرۆڤ لە عێراقدا ڕایگەاندووە کارکردنی منداڵان دیاردەیەکی گیانی و عێراقیش پلەی چوارەمی وڵاتانی عەرەبی گرتووە لەو ڕۆ و دەڵێ زیاتر لە 200 ملیۆن منداڵ لە گیاندا لە نێوە تەمەنی 6 بۆ 7 ساڵیدا لە بازاری کاردان و لەو ڕێژێش لە 80% لە ڕەگەزینێرن. فازل ئەزاوی سەرۆکی ناوەندی استراتیژی بۆ مافەکانی مرۆڤ عێراقی ڕایگەاندووە کارکردنی منداڵان دیاردەیەکی گیانی و بەرزترین ڕێژەش لە وڵاتانی کەم داهادا هەیە. هاوکات زیاتر لە 200 ملیۆن منداڵ لە جیهاندا لە نێوان تەمەنی 6 بۆ 7 ساڵیدا لە بازاری کاردان و لەو ڕێژێش لە 80% لە ڕەگەزی نێرن. ئەمەژەی بۆ شکوورە عێراق لە پلەی چوارەمی وڵاتانی عەرەبیدا لە ڕووی کارکردنی منداڵانەوە لە دوای یەمەن، سوودان، مسر ڕێژەی کارکردنی و منداڵانەی کە تەمەنیان لە نێوان 4 بۆ 15 ساڵدایە کە دەگاتە لە 6.13 و منداڵانی کە تەمەنیان زیاترە دەگاتە 8.34 و ئەو شخصۆتە ڕوو هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی کارکردنی منداڵان لە عێراق دەگەڕێتەوە بۆ بارودۆخی ئابووری بەهۆی کەمی داهاتی خێزان، ڕێژەی بەرزی بێکاری، هەژاری، ململانەکان، ئاوارەبوون، ڕێژەی بەرزی توندوتیژی خێزان